بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵین لە زنجیرەی 24مین لە بەرنامەی پەیڕە و پرۆگرامی خۆشەویستمان نووری چاومان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم سەبارەت بە پەروەردەی منداڵ بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. لەو زنجیرەیە باسی پەروەردەی منداڵ دەکەین. پەروەردەی منداڵ لە ڕووی لاشە و جسمیەوە، یواتە لاشە و لەشی منداڵ چۆن وا بکەین منداڵێکی تەندروست، منداڵێکی پتە و منداڵێکی بەهێز بهێنینە ناو کۆمەلگا. ئەوە ئیشی دایک و باوکە. بۆی ئەگە سەیری قورئانی پیرۆز بکەین، ئەگە سەیری قورئان بکەین، خوای گەورە سوبحانەه وتەعالە لە قورئانی پیرۆز زۆر بە گرنگی باسی ئەو لایەنەی منداڵ دەکات کە منداڵێکی پتەوبی، منداڵێکی جسمێکی باشی هەبیتن، بۆی بتانی منداڵێکی تەندروست کە لە ناو کۆمەلگە بتانی کەسێک بی هەم لۆ خۆی بە ئاسایی بژی، هەم لۆ دەور و بەرەکەی سوودبەخش بیتن. چونکە بەڕاستی کاتێک کە منداڵێکی ناکام، کاتێک کە منداڵێکی ناتەندروست دێتە ناو کۆمەلگا، ئەو منداڵە لۆ خودی خۆی ژیانێکی زۆر پڕ لە زەحمەتی و لە نەهامەتی و لە ناخۆشی و بە نەخۆشی بەسەر دەبا. لۆ دایک و باوک ئەرکێکی زۆر و زەحمەتە لە بۆ کۆمەلگا، بەڕاستی دەبێتە مایەی نیگەرانی و زەحمەتی و ناخۆشیێکی زۆر لە بۆ خەڵک، حتا لە بۆ حکومەت و لە بۆ هەموو لایەنەکان و سێکتەرەکانی ژیان بەڕاستی پێوەی گرفتار دەبن. بۆیە زۆر زەڕورە دایک و باوک و هەموو ئەوانەی کە پەیوەست و پەیوەندیان بەو بابەتە هەیە هەوڵ بدەن ئەو منداڵەی پەیدای دەکەن، ئەو منداڵە دێتە دنیایە منداڵێکی تەندروست بی. بە چەند هۆکارێک هەیە وا دەکە ئەو منداڵە تەندروست بی. یەک لەو هۆکارانەی کە زۆر گرنگە، بەڕاستی زۆر زەڕورە کچ و کوڕەکە قسمەتیان لەگە یەکتر دەبی بزانن هەندێک بابەتێ ڕەچاوی بکەن لۆ پاشە ڕۆژی منداڵەکەی خۆیان. ئێستا فەحسی طبی هەیە، مەسەڵەن ئەو کچە لەگەر ئەو کوڕە پێش زەواج دەچن فەحسێک دەکەن. کاتێک کە فەحسەکە دەکەن، ئەو پشکنینە دەکەن، لە پشکنینەکە زۆر جاری وایە دەڵێن ئەو کچە لەگەر ئەو کوڕە هەڵگری نەخۆشیەکن، ئەو نەخۆشیە بۆ ماوەییە، واتە ویراثیە، تەئسیر لە منداڵەکانیان دەکات. ڕەنگە منداڵێکی ئۆتیزم، ڕەنگە منداڵێکی هەڵگری تالاسیمیا، یان ڕەنگە منداڵێک نەوعە نەخۆشیەک هەبیتن لەوانە. ئەو کچ و کوڕە ئەو کاتێکەوە بەر لەوەی هاوسەرگیری بکەن، ئەو فەحسە وەڵڵاهی دەتوانن برێن واجبە لۆ، چونکە ئەوە بەڕاستی ژیانی ئەو کچ و کوڕە وا دەکاتن ئەگەر منداڵەکەیان منداڵێکی ناتەندروست بی چەند زەحمەتە تخوا لە بۆ ژیانیان. بەڵام بە فەحسێک کە ئینسان ئەو پشکنینە دەکاتن، ئەوە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە، مافی ئەو منداڵەیە. لێ دەبی ئەو کچ و کوڕە بە ئەنجامی ئەو پشکنینە ڕازی بن، نابی عینادی بکەن. یان زۆر کەسێک کورە با بەدەرێ پشکنە نابابە و عیلمە. ئەو زانستە خۆ لە بەلاش پەیدا نەبووە. هەموو کەسانی خوبەڕا، هەموو پسپۆڕەکان لەو بابەتە هەستاینە ئیشیان کردیە. ئێستا لە زۆر وڵاتاندا ئەگە سەیر بکەیت دەتوانی برین زۆر نەخۆشی هەبووە پێشتر، ئێستا بنبڕ بووە. بە سەبەبی چی؟ بەوەی لە پێش زەواج ئەو نەخۆشیانێ، ئەو هۆکارانی کە دەبتە سەبەبی منداڵی ناکام پێشیان لێگرتەوە. لێ بەڕێزان و خۆشەویستان، پێویستە لەسەر هەموو داک و بابک، لەسەر هەموو کوڕ و کچک کاتێک کە هاوسەرگیری دەکەن، بەڕاستی پێش هاوسەرگیری، پێش ئەوەی مارە بکرێن، خەمی منداڵەکانیان بی. ئەو منداڵەیان منداڵێکی تەندروست بی، ئەویش بە ڕێگا و جێگای ئەوەی کەوا بەو ڕێگانی کە تەندروستە، ڕێگای تەندروستیە بیگرنە بەر و ئەو پشکنینەی کە ئێستا دەکرێت بەڕاستی جێی دەستخۆشیە کە لەلایەنی حکومەتی هەرێمی برین کوردستان ئێستا بڕیاری لەسەردایە هەر کچ و کوڕک پێش مارە بڕینیان دەبی فەحس و پشکنینی کوڕەکە و کچەکە هەبیتن، پشکنینێکی خین دەکرێتن، دەزان هەڵگری چ نەخۆشیەکە چیان هەیە و چیان نییە. ئەوە شتێکی زۆر باش و چاکە.
یەکێشتر لەو بنەمایانەی کە زۆر زۆر گرنگە لۆ پتەوی لاشەی منداڵ ئەویش بریتە لە چی حەق و مافی منداڵە ئەو منداڵە ڕابهێندرێ لەسەر هەندێک یاری لەسەر هەندێک گەمان لەسەر هەندێک حرەکاتکردن لەوەی کەوا تەندروستێکی باش و چاچی هەبیتن یەک لەوانەی کە زۆر زۆر گرنگە لاشەی منداڵ پتە دەکاتن مەلەوانیە مەلەوانی باشترین ڕاضەیە باشترین شتە یعنی لەنەو یاریەکان باشترین شت مەلەوانیە لۆ لەبەرەوەی مەلەوانی لە بۆ هەناسەی منداڵ هەناسەیەکی زۆر سافی دەکات لەبەرەوەی کاتێکەوە ئەو پشەی دەدا لەناو ئەو ئاوە بەرگری ئەوەی دەبی کە بتانی زۆر خۆر ڕابگریتن کاتێک کە سەر دەردەینی ناو ئاوەکە پشیەکی زۆر دەدا ئەو ئۆکسیجینی ناو هەناوی هەمووی بەیەکجاری بەتاڵ دەکات کە چەندین میکرۆب و چەندین ڤایرۆس و چەندین نەخۆشی لەگە خۆی فرێت داتە دەرەوە ئەو ئینسانە کاتێکە لە ناو ئاوە بەلەی دەکات هەر هەموو ئەندامەکانی لەشی لە حەرەکەدایە لە نوچی سەری پەنجەی حتا دەکاتە سەری پەنجەی قاتی هەمووی حەرەکەی دەکاتن هەمووی لە جوولەدایە لۆیە لەو وەکو ماسی ئێستا بزانە لۆ گۆشتی ماسی تەندروستترین گۆشتە باشترین و بەسوودترینە لەبەرەوەی حەرەکەی زۆرە حتا ماسی بەحر کە شوێنەکەی زۆر فراوانە گەڕان و سوڕانی زیاترە زۆر تەندروستتر و بەسوودتر و باشترە لەو ماسی کە شوێنی بەرتەنگە لۆ ئێستا دەرێ ماسی عەوز باش نییە شوێنەکەی بەرتەنگە مەجای گەڕان و سوڕانی کەمە لۆیە ئینسانی جوایە چەند بگەڕێ چەند مەلەوانی بکە ئەو مەلەوانی وا دەکاتن تەندروستی ئەو منداڵە ساغ و سەلامت بی هەروەکو مەلەوانی وا لە ئینسان دەکە کەسێکی چاونەترس بیتن یعنی ئاو سامی خۆی هەیە لۆیە ئەو منداڵە جاری وایە کە بە ئاوەی دادن ناو ئاوی دەری دەینن ئەو مەلەوانێکی چاک دەکات ترسی شکایە لەو ئاوەی یەکێشتر لەو یاریانەی کەوا مهمە ڕیمایە یعنی تیر هاوێژی نیشانە شچێنی منداڵ فێر بکەیت هەر لە گچکەیەوە مەسەر بە نەوعەک لە نەوعەکان نیشانەی بشچێنتن یان مەسەرەن لۆ نمونە گۆلێک دادەنێ تۆپی لۆ باوەی تۆپەکەی بگرتەوە یان کو گۆل دەکاتن ئەوەشە نیشانە شچێنیە یەکێشتر لەوانە ڕکوب الخەیل فێرکردنی منداڵ سوار ئەسپی بکاتن ئەو وا دەکە ئەو منداڵە بتانی خۆی لەسەر پشتی ئەسب ڕابگری ئەو منداڵێکی چاودەترس بی بتانی لەسەر پشتی ئەسب بڕواتن بەبێ ئەوەی بترسێتن لۆیە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی منداڵ کاتێکەوە ئەو نەوع ڕاضانە دەکاتن منداڵێکی چاودەترس دەردەچی منداڵێکی پتە و دەردەچیتن منداڵێک دەردەچیتن کەوا هەموو ئەندامەکانی لەشی ڕاهاتووە لەسەر حەرەکە لەسەر جوولە و هان دەدرێتن لەسەر شتی زۆر زۆر باش لۆیە تەمەشا بکە لەو کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منداڵ بووە لە تەمەنی منداڵی دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەکن خاڵوانەکانی بۆ لە بەنی نەجار و لەگەڵ منداڵەکان گەمەی کردووە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سبح وهو صغير في بستان أخواله باخچەیەکە بووە دیارە ناو باخچەکە حەوزەکە بووە لەوێن دەرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەلەوانی کردیا ئەو حەدەسە ئیمامی ئەحمەد جێڕاویەتیەوە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی سەحابەکانی دەدا لە منداڵان لەو کاتێک کە تەمەنیان گچکە بووە کاتێک تیر هاوێژیان کردیا کاتێک یاریان کردیا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر زۆر تەشجیعی کردینا وەکو ئیبن جەریر دەجێڕتەوە دەفەرمێ ئیمامی دەفەرمێ لە ئیمامی عەلی دەفەرمێ هیچ کەسێک داک و بابی خۆی کۆ نەکردتەوە لە بۆ کۆ نەکرایتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داک و بابی خۆی لە بۆ کۆ بکاتەوە بە قوربانی بکە جگە لە سەعدی کوڕی ئەبی وەقاص نەبی پێغەمبەری خوا دەفەرموو سەعدی کوڕی ئەبی وەقاص نیشانە شێری دەکرد تیر هاوێژی دەکرد فەرمی ئیڕمی فیداکە ئەبی و ئومی تیر باوێ بە دایک و باوکمەوە بە قوربانت بم ئەیها الغلام الحەڕوڕ ئەی گەنجە ئازادەکە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای کۆمەڵێک لە گەنجدا تێپەڕی تیر هاوێژیان دەکرد پێغەمبەری خوا فەرمی ئوڕموا فإن بني إسماعيل يا بني إسماعيل
تيرهاويجي بكن أين وي إسماعيل فإن أباكم كان راميا باپیرە گەورەتان کاتی خۆی تیرهاوێژ بووە. بەڵێ لایەنێشتر یعنی بنەمایشتر لۆ پەروەردەی منداڵ بە پەروەردەیەکی یعنی تەندروست لاشەیەکی تەندروستیەبی ئەویش مسابقەکردن و پێشبڕچێکردن لە هەندێک بوار مەسەلەن لۆ نمونە پێشبڕچێکردن وەکو ڕیاضە مەسەلەن دوو شوێنی دادەنەی دوو منداڵ پێکەوە کامیان زۆرتر دەگاتە ئەولا یان تۆپانەیەک دەکرێت دوو فەریق کامیان دەبەنەوە ئەوجە هەر ریاضەیەک لەو ریاضانەی کە حەڕەکەی تێدایە لۆ نمونە فوتبۆڵ تۆپانێ یان تۆپی سەلا کەو تۆپی دەیخەنە ناو سەلا یان تێنس کە حەڕەکەیەکی زۆری تێدایە یاخود هەر جۆرە ریاضەیەک یان مەسەلەن ڕاکردن مەسەلەن چێ دەگاتە زووتر دەگاتە شوێنی خۆی ئەو نەوع ڕیاضانە حەڕەکەی تێدایە ڕیاضەی تێدایە تەشجیعی تێدایە لۆیە ئیمامی ئەحمەد لە عەبدوڵڵای کوڕی حارث دەژێڕتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەصفی عەبدوڵڵا و عوبەیدوڵڵا دەکا و دەفەرموێ زۆرانێک لە بەنی عەباس ئینجا دەیفەرموو من سەبق ئیلەیە فەلەهو کەذا وەکەذا پێغەمبەر صلی الله علیه وسلم منداڵەکانی ڕیز دەکرد بەخۆی دەچوو لە جێکی دادەنیشت دەیفەرموو جیهانتان پێشی هەمووتان بگاتە لای من ئەوەی دەدەمێت تەشجیعی دەکردن فيسبقون إليه ئەوانش پێشبڕچێیان دەکرد زوو بگەنە لای پێغەمبەری خوا فيقعون على ظهره وصدره خۆیان بە پشتی پێغەمبەر و بە سینجی پێغەمبەر دادەدا فيقبلهم ويلتزمهم پێغەمبەری خوا لە باوشەی دەکردن ماچی دەکردن و لە باوشەی دەکردن بنەمایشتر لە بنەماکانی پەروەردەی منداڵ لە ڕووی لاشە و لە ڕووی لەش و لارەوە ئەویش یاریکردن لەگەر منداڵ بەو شێوەی کەوا بەجێرەی ئاستی خۆیان بەسەرە منداڵی گچکە ئەتو یاری لەگە دەکەی ئەو یاریە کە حەڕەکە بیتن بگونجێ لەگەر ئاستی خۆی ئیمامی تەبەرانی ڕیوایەت دەکە لە ئەبوو ئەیوبی ئەنساری دەفەرمێت چوومە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەسەن و حوسێن لەوێن دەرێ بوو پێغەمبەری خوا لە باوشەی خۆی کردبوون عند فقلت يا رسول الله أتحبهما أي پیغمبري خوا حسن وحسين خوش دبي فقال وكيف لا أحبهما تون خوشم ناوين وهما ريحانتايا كأوان بوني خوشي من الدنيا أشمهما كالدنيا وكو ريحان من بوني عندك بزانا پیغمبري خوا صلى الله عليه وسلم دفرمي حسن وحسين مدين إمام عمر دجيرتوا لسر ملي پیغمبري خوابن فقلت نعم الفرس تحتكما فقال صلى الله عليه وسلم وتم باشترين پشتی ئەوەیە کە ئێوە لەسەر پشتیدا مەقسەدی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ پێغەمبەریش فەرمووی ونعم الفارسان هما باشترین سواریش ئەو دووەن کە لەسەر پشتی منن کەواتە ئەو نەوعە یاریانە ئەوانە گچکە بوونە لەسەر پشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاریان کردیا کەواتە لۆیە منداڵ پێویستە بەو شێوەیە هان بدرێت لەسەر یاری و گەمەکردن حتا لەگەڵ یەکتر ئەو منداڵانە لەگە یەکتر گەمەی بکەن یاری بکەن بەڵام هەندێک یاری هەیە دەبی ئینسان ئاگادار بیتن لۆ نمونە هەر یاریەک لەسەر پارە بی پارەکە ئەگەر ببتە شێوەی قومار ئەوە حەرامە دەبی منداڵی لێ ئاگادار کەیەوە مەسەلەن لۆ نمونە ئەگەر هات فەریقێک پارەی کۆ دەکاتەوە چێ باتۆ پارەکە لۆیە ئەوە قومارە هەر یاریەک بەو شێوەی بی حەرامە دروست نییە هەر یاریەک پێغەمبەری خوا نەهی لێ کردبی حەرامە ئینسان نابی ئەنجامی بدا یان لۆ نمونە هەندێک گەمە هەیە ئەشکەنجە و ئازاری تێدایە چ لە بۆ خودی مرۆڤ مەسەلەن یاری مولاکەمە دوو کەسە کۆنە بەرامبەر یەکتر جاری وا هەیە حتا مردن لێکتر دەدەن ئەوە حەرامە دروست نییە واللهی سەیرکردنیشی دروست نییە چونکە ئینسان بێڕەحم و بەزەیی دەکا یان دەکەونە سەر یەکتر هەموو قەلبی یەکتر بە خیندا دەینن یعنی ئەوەی یعنی ئاژەڵ ئەوەی بەرامبەر ئاژەڵی ناکە ئەو یاریە حەرامە چونکە هەلاکەتی نەفسی تێدایە دروست نییە ولا تلقوا بأيديكم إلى التهلكة خوای گەورە ڕێگری کردی ئینسان بەدەستی خۆی تووشی هەلاکەت و لە ناوچوون بکاتن یەکێشتر لەو یاریانە هەندێک یاری هەیە مەسەلەن لۆ نمونە ئەشکەنجە و ئازاری ئاژەڵی تێدایە جارێکیان
عبد الله كوري إمام عمر رضا ورحمتي خوي لسربي دفرمي تمشاي كرت كومالا من دارك حيوان كان دانايا أو آجلا سكايتيا بيدكر دفرمي يقلوانا أمم من أو صحابي كده جيرتوا دفرمي مريشكا كان دانا أبو مريشكا كان دانا أبو تيريا بيدكر يعني كربيان نشانة إن زاد فرمي يرمونها بسهم كل خاطئة دفرمي تيريا قال فغضب عبد الله كوري إمام عباس كبوي داتو دفرمي زوت ربو وقال من فعل هذا أو شيء وايلو بريشكي كرديا قال فتفرقوا من ذلك هديك بلاش دارو يشتد عند عبد الله كوري إمام عمر فرموي لعن رسول الله صلى الله عليه وسلم من يمثل بالحيوان پیغمبری خواه لعنتی کدیا لکسک آجالک بکات معی اوی کوا لناوتسونو بهیلاکتونو عزيتي بدات إسا مثلا لزوج شونا خرصك هي دول الروتان شركة لباب هي أو حرامة دروزنية أو آجلة بستزماني أو نوع أو نوع ياريا حرامة دروزنية إنذا ياري كدن لبو منضال هانداني زور استفادة تدا يقلو أنا لشو لاري بي بهيزو بقوته توكمو طرند بيتن سودو قازان دي دوام أو منضالة تساوي دكريتوا فير دا بيكون رفاقتي دور بركي قوي بكاتن يعني لا أني كومالاتي بهيز دبي خالي سيم أو منضالة أقل لقا كومالتي تاق ياري بكا فيري پروردهيكي زور زوان دبيتن كاتي خوي لمزقوتا كان هر مزقوتك فريقة خوي هبو لطوبادي والله زود زاري وابو أو فريقي أو مزقوتا داتو قميدا كل لقر كومالا خلقك أو أنا خلقك بيدين من نوج نكربون زمانيان بيز بو زونيان بيكتا دا لو فريقي مزقفتا فيري خو روشتي زوان دبون أو أنش فيري نوج دبون بس أيوان هداياتيان وردقر أو دعوية أو تربيتي زود زوانا خالي يشتر براسي أو ياريانا إبداعي تدايا مثلا زود زاري وايا يتيكا لا كياري دكا لو ياريي دبيت السوار تاتي أو ميدانا مثلا لون منا دبت رمزك دبيت أستيريك لقلتياتي لهجوم لدفاع لا تشكيل دانان مثلا يان لملواني لإنقاذ كدني خلق لملواني ونيا أهم صارت مهمة هيك يشتل وانا لا يعني ذاتي إنسانك أو روفا براستي بهيزو بقودك دبت الرئيس فريق دبت كاسشي ناودار خالي كوتاي لسودو قازان زكالياري أويا لا يعني شي تار سري زور جرينجا لبو زورانك لنخوشي ندروني ونفسي هم لنخوشي اندامي لشي مروف وادك او انسانا تندروز باش بيتن سودو قازان دا شي زوزور بكا لو ياريو لو لا يعني كزوزور جرينجا جرينجي بي بدريتن لو يبراستي او لا يعني كزوزور جرينجا جرينجي دان بلاني لشو لاري انسان او تنخال الرتاو كردن يقلانا بيشي جنهينانو بري شو كردن لبو آفرت خالي يشتري لواني كزو قوتمان زوزور مهمة ملواني كردن واروها تير هاويجي وسوار بوني سوار تاچي كردن او خالي دومبو خالي يشتر بيش برچي كردن لا ياري كان خالي تسوارم ياري كردن بوشي وازاني كوا لقر كسي برانبر بجويري تمني او منضال او ياريانا بكري زوزور قرنقا خواهي قورا عاقبة خير ما بكا خواهي قورا من ذلك ما صالح بكا وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.